ئەزیزانم سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتانە خوازین. خۆشحاڵین ئەم ئێوارەش لە پرۆگرامی ئەمڕۆ لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستین بە یارمەتی ئەو کارانم. ئازیزان بۆ ئەم ئێوارە میوانێکی ئازیز لە لامانە کە بەڕێزیان بەڕێزتوانە هەمێ مامۆستای میوزیک و لە هەمان کاتە میوزیسیانن و دەرچی پەیمانگای هونەرە جوانەکانە و بەشی میوزیکی زانکۆی سلەیمانیشی تاو کردووە. ئەم ئێوارە ئەمانوێت قسە بکەین لەسەر کتێبێکی نوێی کە ئەمە کاتە پێنجەمین کتێبی کاکتوانە کە بە ناوی پیانۆ بۆ هەمووانە. ئەمانە لەسەر کتێبەکە قسە بکەین و بابزانی ناوەڕۆکی کتێبەکە چی لەخۆ گرتووە. کاکتوانە زۆر بەخێر بێت. خۆشحاڵین کە ئێوارە لێرە بینین. زۆر سپاس بۆ قوبڵکردنی میوانداریەکەشت. جامانەوێت باز لە یەکسە کتێبەکە بکەین پیانۆ بۆ هەمووان مەبەستت چییە لە ئەم ناوە؟ دیارە من ساڵی پار بڵین ڕاگەن پرۆژەیەکم ڕاگەیان بە ناوی زنجیرە بڵاوکراوەکانی ئەفرۆمیزیکۆلۆجیست توانە حەمە دوو ژماری لە ساڵی ڕابردووە بڵاو بووە و ئەم ساڵ بە خۆتان نزان بەبوونی ئەم زروفەوە خۆی ئامانجم زیاتر بوو چکە ژماری زنجیرەکە 50 زنجیرێ وادە 50 ناونیشانی جیاوازە کتێبی یەکەم و دومیایەکان بە ناوی موزیک چیە بوو ژمارەیەک ژمارە دوو بە ناوی ئۆرکسترا چیە ژمارە سێی زنجیرەکەم بە ناوی پیانۆ بە هەمووانە. دیارە پیانۆ بۆ هەمووان جیاواز لە کتێبەکانی تر ئەمە وەرجێڕان و هەم ئامادەکردنەوەیە لە زمانی ئینگلیزی و بۆ زمانی کوردی میتۆدێکە ئەوەی بڵین ساڵی پار و پێرار من ئەم لە پەیمانگاکەی خۆم لە دلتا میوزیک ئەزمموی ئەم کتێبەمان کرد. لە کاتی بڵین ئەزمونکردنی ئەم کتێبە هەستمە کرد و فێرخوازەکانم زۆر بە خێرایی توانیان هەیە کۆرسی یەکەم لەم کتێبە تاواکرد. دوای بە دوواداچوونم بۆ کتێبەکە کرد سیرەکەم ژماری دابەزاندنی لە وێبسایتەکانە زۆر یەجگار زۆرە و وێبسایتی تایبەتی هەیە. منیش خەونێکم هەبوو دایم ئەویشەوەی لە مەجای کارکردن بڵین لە ڕێکخلاوە نێودەوڵەتەکانە زۆربەی کات خەڵکە هات بە میوانی بۆ کوردستان سێرمەکە تۆزە گیتارەزانێت تۆزێ پیانۆ ئەزانێ هەر سەبەبی ئەوەش بوو ناوی کتێبەکەم لە پیانۆ ئەیەوە گۆڕی بۆ پیانۆ بۆ هەمووان. مەبەستیشمەوەیە کە هەموو گەنجێکی کورد هەموو مناڵێکی کورد هیچ نەبێ بیسکێک سەرەتایەک لە مۆسیقا بزانێت. ئەم سەرەتای یارمەتیمانەیە بۆەوەی کە ڕۆشنبیری موزیک لە لای گەنج و لەلایەن مناڵان و لە هەموو ئاوتەمەنانی کە حەزیان لە موسیقەکە بتوانێت لە ڕێگای ئەم میتۆدەوە بتوانێت کەمێک شارەزایی لە بنەماکانی موزیکەوێت بە تایبەتی بنەماکانی موزیک لە ئامێری پیانۆ وا بزانم یەکێک لە ئامانجە گەورەکانی کتێبەکە. ئەم کتێبەوەی کردووە ینی ئەم کتێبەوە ئاکات هەر کەسێک ئەگەر هیچ لەسەر میوزیک نەزانێت بتوان لە ڕێگەی ئەمەوە فێربێت بە دڵنیایی بە هۆکاریەوەی کە ئێمە هیچ شتێکمان نیە بە زمانی کوردی ئەگەر ژمارە و کتێبانی کە لە ناو کتێبەخانەکانە چەندین جار باسم کردووە تەسەورەکەم نەگاتە 100 کتێب لەسەر مۆسیقا. ئەنجا بە تایبەتی میتۆدی فێرکاری ئەوە هەر ئەزمونمان کەمە لەگەڵەیە. ینی ئەم میتۆدە میتۆدێکی فێرکاریە بە ئامانجیەوە دروست کراوە کە کەسێک لە سەرەتای فێربوونی پیانۆیە لە سەرەتای موزیکە بتوانێت لە یەک کاتە لە ڕووی تیۆری و لە ڕووی پراکتیکیەوە سودمەند بێت لەم کتێبە. ئەم کتێبە بە زمانی ئینگلیزی هەیە ئەگەر تۆ زمانی دووەمی خۆتە زۆر لەوانەیە وازەحنە بەس ئەگەر بچێتەوە سەر زمانی دایک ئەشێت ئاسانتر بێ بۆ کەسانی کە خۆیان ئەیانێ هەوڵ بن و لە هەمان کاتژا سیدیەکی دەنگی لەگەڵایە هەموو ڕاهێنانەکانی ژەندراوە توتیا بووی خوێنکاری ئەگەر خۆی هەوڵەیە زۆر بە ئاسانی بتوانێت لاسایی کاتە و گوێی لێ بگرێ. دوو ئەگەر ئەم کتێبە مامۆستا بەکاری بێنێ من دڵنیام ڕێگ ئاسانکاریکی زۆر گەوری بۆ مامۆستا کردووە بۆ نمونە لەسەر واید بۆردەکە هەموو شتەکان شەرحکە ئەمە هەمووی بۆ شەڕەکراوە کۆرسبووکێکی ئامادەکراوە ئەتوانێت لە یەک کاتە تیۆریەن چکە ڕاهێنانی نووسینەکی تایە و لە هەمان کاتە ڕاهێنانی بڵین کردداری تایە بە هەردووکی مامۆستاکە میتۆدێکی لەبەر دەستا ئەتوانم لە حەزەی باتی شتەکان من جارێ بۆم شەرح کردووە مامۆستاکە دیسانەوە بۆی شەرحەکە تەسەورەکەم ئەم کتێبە وەکو نەک بڵین هەر بە تەسەورە هەن من ئەزممویشم کردووە ئەزمونێکی زۆر باش بووە لە ناو پەیمانگاکی خۆمە. ئەمە کۆرسێکی فێربوونی سەرەتاییە لە دوای ئەمە مامۆستاکە توانێت کتێبی تری باتێ و توانانی میتۆدی بە ئومێدم بتوانم بەشەکانی تریژلی فڵەکانی هیواداری زۆرترین فێرخواست سوودی لێوەرگرێت کەواتە کام کتێبێکی سەرەتایی بێت بۆ کۆرسێکی سەرەتایی بە وەری بگرێت بۆ هەر کەسێک فێر بێت. کاکتوانە بیری لەوە نەکردوێتەوە کتێبێکی تاواکەری ئەمە دابنێت خۆی ئەمە ژمارەیان لەوانەیە بۆ نمونە 4 بۆ 5 بەرگی ترە بەڵام من لە کوردستانە تاکە نەفرێکم هیچ موسسەیەک نییە پاڵپشتی ئەم پرۆسانە بێ بەڕاستی ئەوی منێکم ئیشی موسسەیە بەڵام من لە ماڵەوە بە تەنیایکەم بۆ نمونە ئەبێ دیزاین خۆت بیکەیت
دیزایندەرەوە هاوڕێکم بۆی کردم بەڵام عادەتەن دیزایانی ناوی نۆتە تۆزە ئیسعاجە وەکو دیزایانی ترنی لەوانێ هەموو کەسێ نەتوانێت بیکە دیزایانی ناوە خۆتێکی مارکتین خۆتێکی بڵاوکردنەوە خۆتێکی تەرجەمە خۆتێکی هەڵەچن نووسین هەموو بابەتەکان زۆر قورسە بە تایبەتی ئەگەر بۆ نمونە من هەر تەرجمەیەکەم بینێرم بۆ موسسەکە دیزاین وشتم بۆکە من لە ماوەی ساڵێکە لەوانەیە بتوانم دە کتێب بڵاوکەمەوە نەک یەک و دوو سێ ئەمە یەکێکە لە مشکلەکانم بەس بە خۆشحاڵیەوە ئەمە هاوڕێکم بەناوی خیام ڕۆهان دیزایانی بەرگەکەی بۆ کردم بەس دیزایانی ناو خۆم کردم خۆشبێستە باس لە دیزاینەکەشی ئەکەین کەواتە باسێکی ئەوەش بکەین باسی ئەوەی کە کەمی تەنیای خۆت ئەمە بە تەنیا کردو هۆ کارەکە شێر ئەوەیەکەی مە سەرچاوی کوردیمان یەکەم کەمە دووەمی نیشان لە ڕووی میوزیکەوە کە زۆر کەمە نووسەرمان نییە بۆ نووسینەوەی میوزیکەکان بۆچی؟ بەداخەوە ئێمە لە ئەتوانم بڵێم لە ساڵانی 1950ەوە لە 1953 بۆ 54 یەکەم کۆمەڵە گەنجی شاری سلێمانی هەولێر لە پەیمانگای هونەرە جوانەکانی بەغەدا تەخەڕوجیان کردن بە درێژایی ئەم چەند ساڵە ئەگەری ساڵی یەک کتێب چاپ کرایی یەک میتۆد حاضر کرا لەلایەن کەسانی ئەکادیمیەوە کە لەناو پەیمانگاکان دەرەچن بڵێن ئەو کۆمەڵە گەنجەی لە بەغداد کە تەخەڕوجیان کرد ئەگەر ئەساسێکیان دروست کردا لەوانەیە ئێستا من ناتوانین ڕخنە لەو سەردەمە بگری نازانم چۆن ژیاون ژیانێکی سەخت بووە ئامێری چاپنە بەڵام لەو سەردەمەوە ئەگەر ئێمە بمانتوانێت ژمارەی کتێب چاپ بکەین یا بۆن من لە ساڵی 1970کان و پەیمانگای هونەر جوانەکان دامەزراوە لە 84ەوە بۆ منە ئەگەر هەڵە من بەشی مۆسیقا 84 کراوەتەوە بەشەکانی تر لە 1970 کراوەتەوە تا ئێستا ئێمە هەر ناڵێنی بەدەست نەبوونی میتۆدەوە ئەی ئەم مؤسسانە لە ڕاستەیە کە تۆ پەیمانگایەکەکەیتەوە شوێنێکەکەیتەوە پێویستە یەکەم میتۆدە پێ بە تۆ بە چه میتۆدێکەوە ئەتوێ ئامانجەکانە بپێکی هەوڵەکانە چۆنەچێت بەداخەوە لە من 36 ساڵی تەمەنی من ینی 36 ساڵە ژمارە کتێبەکانمان ئەوەیە هەوڵەکان چڕوپڕ نیە لە بواری تیۆریە هەموو تەلەبەیەک لە ناو زانکۆکانە لە ناو پەیمانگاکانە تەنها ئەیانە ببن بە ژنیارێکی باش بەبی ئەوەی لایەنە تیۆرەکەیان بۆ نەگەشەی پێبن بەڕاستی مۆسیقا تەنها لایەنی کردداری نییە من چەند جارەڵێم ئەو قەرەجانی کە لە ناو جادەکانی تەقسیمیا لە جادەکانی یۆنانیا لە بەڵکانە بینی زۆر لە ئاستی لە ئەکادیمیەکان لەوانەیە باشتر بێ لە ژدەنین و لە ڕووی ئەحساسەوە بەڵام ئەکادیمیا ئەوەیە کە لایەنە تیۆرەکەت بەهێزە لە مەودایەکی کورتا فێرتەکە لە بڵین دنیابینیەکی جیاوازتر تایاتێ لە مۆسیقا هەر بریتی نیە لە پراکتیک ئەگەر هەر بریتی بێ لە پراکتیک تۆ تەنها ئەوەیە کە لە کافەیەکە موزیکە ژین حەقی خۆ وەرەگری بەڵام مۆسیقا و هونەر چەمکێکی زۆر فراوانترن بەداخەوە بە درێژایی ئەم چەند ساڵی کە ئێمە لە کوردستان هەم ئازادین و هەم حرەکەی موزیک لەم شارە بە تایبەتی پایتەختی ڕۆشنبیری بەهێزترە لە چاو شارەکانترە نەمانتوانی و مەکتەبەیەکی بەهێزمان هەبێ لە ناو کایی موزیکە نەکایی موزیک شانۆ و سینەما هەموو بوارەکانی تر هەمان گرفتی منە ئەگەر بۆ ئەسەسات هەبێ ئەگەر پاڵپشتی دارایی حکومی هەبێ ئەگەر تیم هەبێ کارکردن بە تیم هەبێ ئێمە ئەتوانین لە ماوەی چەند ساڵێکە ئەم خەمە کۆتایی یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە کار بە تیم ناکرێت ڕەنگار کەسەوە تیم زۆر گرنگە و ئەسەسات زۆر گرنگە بۆن پەیمانگای هونەرە جوانەکان ئەگەر یا زانکۆکان بیکا بە ئیجباری ساڵانە و تەلەبانەی کە توێژینەوەی زانستیەکەم توێژینانە بە ئاستێک بکرێت کە توانای چاپکردنمان هەبێ یا بۆ نمونە زانکۆکان پەیمانگاکان گۆڤارێکی تایبەتی موزیکیان هەبێ کە بۆی تەلەبە و مامۆستایان هەوڵ بن لەم کایتر جۆرێک لە بازارکردنی خوێندن و لایەنی تیۆری دروستکەن و هەم تەلەبەکانی جا فێرخوازەکانیش بتوانن گەشەیەک بە لایەنی تیۆری بەر ئەمە یەکێکە لە کێشەکانی بەردەمی کاری هونەر لە تەواوی کوردستانە من تایبەتە بە سلێمانی تەسەوڕەکەم دووهۆک سلێمانی تەسەوڕەکەم هەر لە بەغا و هەر عێراق بەگشتی ڕاستە ئەو کێشەیە هەبێت باشە کە ئاکتوانە باسی ئەم کتێبە ئەکەین ڕەنگە ئێستا هەر بینەران یاخود ئەو کەسانەی کە خولیای فێربوونی میوزیکیان هەبێت ئەوان لا دروست بوو بێت ئەم کتێبە چۆن دەست بکەوێت لە کوێ دەستی ئەم کەوێت لە کوێ دادناوە پرسیارە قورسەکەیە بۆ من ئەم کتێبە تەنها لە دوو شوێن دەسەکەوێت لە شاری سلێمانی پێشانگای کارمەند لە بازاری مۆسیقاکە دووەم لە کافێ جان کافێ بەس لەم دوو شوێنە هۆکارەکەش یەوەیە کە لە مەکتەبا دەست ناکەوێت بۆ لە مەکتەبەکانە دەست ناکەوێت ئەبێ ئەمان زۆر شتێ پێویستی بە ڕازگویی و بیوەری هەیە لە قسەکردنا من وەکو نووسەر لە ماوەی نزیکی 10 ساڵە خەریکی نووسینم مافی نووسەر لە وڵاتە زۆر پێشێ لەکرێت
من هۆکارەکان هەمیان ئەزانم چییە بۆ نمونە مەکتەبەکان بازاڕیان کەمە لەوانەیە استراتیژێکی ئیشکردن لە ڕووی مارکتینی سەقافە لە وڵاتی ئەمە زۆر زۆر خراپە سەپۆرتی وەزارەتی ڕۆشنبیریان لەوانەیە نەبێ من نازام هەیەیانە کاتێک ئەم کتێبانە چێتە ناو مەکتەبەکان ئۆتۆماتیکین 140-150 فرۆشی کتێبەکە ئەچێتە بڵین بۆ حەقی مەکتەبەیە ئەو مەکتەبەی کە بۆتە فرۆشە دوو لە ماوەی فرۆشی کتێبەکە چەند جارێک ئەچیتەوە بۆ ئەوەی کە حەقی ئەوەی ماندووبوونەکە دووەرگیتەوە ئەو بڕێک کە فرۆشتا وەرگرتی چەند جارێ ئەم ڕۆنا بەیانی ئەمانە بەڕاستی تااقەتی نییە بۆیە بیرم لە استراتیژێکی ترکردەوە کە لە تەنها لە دوو شوێن داینێم بۆی هیچ نەبێ و پارێکت هەما سرف کردو بگەڕێتەوە بۆی پرۆژەی داهاتوومی پێ دروستکەمەوە ئەمە یەکێکە لە مەبەستەکان دوو لە ڕێگای ئێستا تەکنۆلۆژیا و ئەمانە زۆر مهم ینی زۆر خێراب پێشکەوتو ئێستا سیستەمی دلیڤەری هەیە لەگەڵ کۆمپانیاکە ئیشتراکم کردو کە کتێبەکە تەلەفۆنەکە ژمارەیەک و عینوانەکەی خۆ ئەچێتە بەردەمی ماڵەکەی بۆ ئەم ئۆفەرە بۆ شارەکانی دیکە بۆ دەرەوە شاریش ئەبێت بۆ سەرجەم شارەکان و ئۆفەرە هەیە لە ڕێگای دلیڤەری و ئەگابووی هەم من خۆمە پارێزم لە ڕێگای ئەکاونتی تایبەتی خۆتە داواکرێت لە ڕێگای ئەو ژمارە تەلەفۆنی کە لەسەر ئەو ڕیکلامە یا بڵێم سپۆنسەرانی کە لە ڕێگای سۆشیال میدیاوە لەسەر یەکەم لە ڕێگای سپۆنسەرانەوە خەڵک پەیوەندیەکە سا بوونم ژمارەیەکی زۆر ئەتوان بڵێم بەشی یەکەمی ئەم کتێبە کۆمەڵی یەکەم لە بازاڕان نەماوە لۆ جێگایانە ژمارەیەکی کەم ئەگەر مابێت بۆیە بیرم لە استراتیژێکی تر کردوێتەوە کە بتوانین بە خێرایی بگا استراتیژی دووەمم خەریکی دروستکردنی وبسایتێکی تایبەتم کەم کتێبان لە ڕێگای ئۆنلاین و بتوانی دایبەزێنی بە مەرجێک کە حەقی کتێبەکە بدرێ لە ڕێگای ئۆنلاین و کە ساتوان لە ماڵە کۆپی بکات و سیدی شتەکەشی زۆر ڕاستەم سیدیەش ئەگەر باسێکی ئەمەشمان بۆکەیکە لەگەڵ کتێبەکە سیدیەکیش هەیە سیدیەکە هەر ئەو ڕاهێنانەی کە لە ناو کتێبەکە تۆمار کراوەتەوە طبعا هەر خۆم تۆمارم کردوەوە لە ماڵەوە طبعا کەش لە سنتەری ئارۆ زۆر سپاسیانەکەم زۆر ماندوو بوون و شتێکی جوانیان بۆ کردوم و کواڵێتی سیدیەکە زۆر باشە بەڵێ و کتێبەکەش هاوڕێیانم کاک ئەتا مەحموود لە چاپخانی کارۆ زۆر هاوکارم بوو بۆ چاپکردنی بە کوالێتێکی باش هەموو کتێبەکە ڕەنگا و ڕەنگە ئەم سیدیەشی لەگەڵایە کە یارمەتی فێرخوازەیە کە بتوانێت جوێ لێگرێ زۆر جار لەوانەیە لە مامۆستاکە تێنەگا یا لە ڕاهێنانەکە تێنەگا ئەو کاتە لە ڕێگای ئەم سیدیەوە ئەتوانێت چکە ژمارەکان لێنووسراوە ناوی ڕاهێنانەکان لێنووسرا زۆر بە ئاسانی ئەتوانێت بتوانێت زاڵ بە بەسەر ڕاهێنانەکە کاکتوانە لەسەری ڕۆشتیان بەدۆدا چوونت بۆ کردو بزانی کاریگەری ئەم کتێبە و ئەم سیدیە چۆن بۆ لەسەر فێرخوازان من چەند نمونەیەکم هەیە لە پەیمانگاکەمە نەبێ بە مارکێتی نەویش ینی بۆ منە فێرخوازمێ لە ماوەی 2 هەفتەیە کتێبەکەی تاوا کردووە ینی 2 هەفتە ڕاهێنانەکانی زۆر باش لێها هەیە لە ماوەی 3 هەفتە بۆ بەسەرپەرشتی خۆت بەڵێ بەسەرپەرشتی خۆم بەڵام من ئێستا ئەو بڵێم پێشتر بە زمانی ئینگلیزی بووە بەم شێوە لە بەردەستی تەلەوەیانە بە زمانە ئینگلیزیەکەش ئەو نەخێرا بووە هەر ئەوە هانیام کە بتوانم بیکەم بە کوردی تا فێرخوازی ئێمە بتوانێت لە مەودایەکی کورتترە بتوانێت فێر بێت و ئینرژیەکی زیاتری هەبێ زوو لە شتەکان تێبگات چکە مۆسقاتۆ ئاسانکارێکی باشیشت بۆ کردووە ینی لەوانێ زۆر جار تەلەبێ یا مناڵێک لە تەمەنی 9 ساڵ 10 ساڵەوەیەت لەبەری و مناڵ ستەیبڵ نییە زۆر لەسەر شتەکان گۆڕانکاریە بەڵام ئەگەر لە ماوەیەکی کووردا شتێک فێر بێ دڵنیا بە بەردەوامە بێ لەگەڵ مۆسیقا و لەگەڵ تا ئەمێنێتەوە زۆرێک لە فێرخوازەکانی من هەیانە ئێستا خوێنکاری دووەم ساڵی زانکۆیە لە قسمی سەیدەڵێ هەیە بۆ نمونە 5 ساڵە بەس لەگەڵ منە بە بەردەوامی هەیە تەلەبەکانم زۆربەی گەورە بوون بەقڕ خۆمیان لاتەوە ئیلاقی بەو پەیوەندیە هەیە وە لە ڕێگای ئەو شتانی کە وەریەگرن ئەو پەیوەندیە هەر ئەمێنێتەوە بۆیە تەسەورەکەم بە ئومێدم بۆ ئامێری ڤایۆلین یاکەمان بۆ ئامێرەکانی تیش ئەگەر کتێبی ئاوا بەسوود ئەزمموی کەم سەرەتا چکە زۆر گرنگە ئەزمموی پێ شتێک بێنین کە نەزانین چە من ئەزمونم کردووە بە بڕای من زۆر باشە بە ئومێدم مامۆستاکانی موزیک لەو پەیمانگایانی کە هەیە لە کوردستانە ئەزمموی کەن تاقی بکەنەوە وابزانم هیچ کتێبێکشمانی بۆ پیانۆ بە زمانی کوردی ئەمە یەکەم دانێ ئەگەر هەبێت نازانم بەڵام من نەمبینیوە ئەمە یەکەم کتێبە بە زمانی دایک مناڵێکی کورد فێر بێت تەسەوەرەکەم هەستەکەم سێرێکی ناو کتێبەکەشم کرد شەوازی دیزاینکردنەکەی و کۆمەڵێک شت کە دادناوە پاپا و ماسیشتە دادناوە وایەکە سەرنجی مناڵێک ڕابکێشی کتێبەکە ناوڕۆکی کتێبەکە کە ئەڕازێنرێتەوە وای لێ کاکە زیاتر سیرکار لەگەڵیا و بەردەوام بێ ئەجابە باسێکی ناوڕۆکی کتێبەکە بکەین بۆ خۆ پێم خۆشە زیاتر باسی بکەیت ناوڕۆکی کتێبەکە بەسەر بەشی یەکەمی کتێبەکە لایانی
تیۆریە بۆ نمونە ڕۆن چییە بلانش چییە هێڵەکان چییە بۆ نمونە چۆن نۆتە ئازانی بخوێنینەوە قۆناخی یەکەم ئەتوان بڵم چەند لاپڕێک تا لاپڕەهشتی ئەوەیە لە دوای ئەو دەسەکە بەڕاهێنانەکان بەڵام هەر ڕاهێنانێک کۆمنتی لەگەڵا چوارگۆشەیەکی لەگەڵە شیکردنەوەی لەگەڵە کۆمنتی تیا بۆ مامۆستاکە کە چۆن ئەموانەی بە تەلەبەکە بڵێرەوە چکە ئەمە پێویستە بڵێن ئەزممویکە بۆیە زۆر یارمەتی هەم مامۆستاایە هەم فێرخوازەکە ئایا کە لێ کاتە لە لاپەڕە یەکەمە هەم لایانی تیۆرەکەی بەهێز بێ هەم لایانی پراکتیکی بە ئاسان توکە چکە تۆ ئەگەر تێنەگەی مۆسقا بەشێکی زۆری بیرکاریە کەڕەتکردن و کۆکردن و کەمکردنەوە بۆیە ئەم خۆدەسانی هەر مناڵی و گەنجی ئەمە زۆر حەزی لە بیرکاری ماتماتیک نییە ئەم ماتماتیکێ یارمەتیە لە ڕێگای ئەو شیکردنەوەی ئاسانتر تێبگا بۆ لاپەڕە بە لاپەڕە ئەتوانێت ئەو کۆمنتانە بخوێنێتەوە خۆی بەبێ مامۆستاش بە دوای گوێ لە سیدێکاگرێ مامۆستا ڕێنمایی یاوەتێ ئەتوان لە ماڵیشەوە ئەگەر غەڵەتێ بکە خۆی گوێی لێگرێ هەستی پێ ئەکات چکە مناڵ زەکایی زۆر باشە بۆ مۆسیقا بۆیە یەکێک لەو شتانی کە باس کرد باسی دیزاینەکەی کرد بەڕاستی من دیزاینەکە جگە لە بەرگەکەی گۆڕیمانە ناوەڕۆکەکە کتێبە ئۆرجیناڵەکە چۆنە دروستم کردوێتەوە بە هەمان شێوە چونکە قسم لەگەڵ نووسری کتێبەکە کرد هەموو تەنانەت بەکارهێنانی ڕەنگەکان ئامانجی هەیە ئامانج بوون مونە بەشێکی ڕەنگا و ڕەنگە بەشێکی ڕەنگی سەوزی بەکارهێناوە ڕەنگی سەوز ڕەنگێکی ئارام بەخشە بۆ مناڵان و گەنجان یعنی ئەزیەتی چاو نایە بۆیە ئامانجی ئەوەی کردووە گەر سەیرێکی دیزاینەکە ڕەنگی سەوزێکی کاڵ زۆر باڵایە لە ناو ڕەنگە و ڕەنگەکانیش ئەوە گرنگەکانن زیاتر بۆ نمونە لە ڕووی میمۆری ئینسانەوە یا بڵێن یادگی ئینسانەوە بینین لە یەک کاتا بینین و گوێ لێبوون و هەمووی ئەگەرێمە هەموو پرۆسەکان کۆکەینەوە سەیڤەکەس بەهێسترەوێ لە چاوی مناڵە بۆ نمونە ڕەنگی هەیە ئەم ڕەنگە ئەچێتە ناو زاکیرەوە درەنگتر لە بیری ئەچێتەوە بۆیە لە ناو ڕاهێنانەکانە دیسانەوە دووبارەیە کاتەوە پرسیارەکانی لێ کاتۆ یا ڕاهێنانی نووسەنێکی هەیە ئەمە لێ کاتە تۆ ئەی نووسی ئەمە جارێک تۆ لە ناو مێشتا سەیڤە بێ جارێک پراکتیکیەکەی یعنی ئامانجی کتێبەکە هەم تیۆری و هەم بڵین کردداری بۆیە هاانی هەموو ئەو خاڵانی کە لە ناو ئیندیزاینەکە هەیە مەبەستی ئەوە بۆیە نەمویست دەستگاری کەم هەنێ تەمرین هەیە بۆ نمونە هەنێ ڕاهێنانەکانی میلۆدی مناڵانن بۆ ڕسمێکی بڵین پارادەی کارتۆنی دانراوە بۆی تێبگەی مەبەستی بۆ نمونە نای تیکتۆکە ڕانی بۆنە چرکە چەنە خۆی هەر تیکتۆکەکات چکە چرک ناکە ئەم تیکتۆکە ڕسمێکی دانا و بولبولێکێتە دەرەوە بۆی ئەو ڕاهێنانە هەسکی بە ئیحساسی ئەوە نووسراوە بۆی ئەو ڕاهێنانە بەو شێوەیە بکەیت یا بۆ نمونە ئەگەر ئوسلوبی مارشی تیابی یا برزی و نزمی پیانۆ فۆرتی تیابێ هەمووی ئاماژەی پێکرا بۆی بتوانێت فێرخوازەکە لەو شتانە تێبکە بە هاوکاری مامۆستاکە ئەگەر بە هاوکاری مامۆستاکەژی نەبێ خۆی مادەم هۆڵە ئەتوان لە ڕگای کتێبە کۆچکە هەمیشی کراوەتە بە زمانی کوردی نووسراوە تەنها لەوانەیە شتێک ئیزافاکە مامۆستاکە بۆ تەخوێنێتەوە لە بەرێتی بەس تۆ خۆتی خوێنیتەوە هەندێکات مامۆستا کتێبەکەشەکات بەدڵنیای خۆشم سەیرێک کاکتوانە هەز ناکەیت بوونی کتێبێکی وا لەم کاتیا زۆر زۆر زەڕور بوو بۆ ئێمە لەبەرەوەی لەو ژاوەژا و ئەو مەسەلەی ترس و قەلەقیمان لە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا و لەگەڵ ئەوەیە کە هەمیشە باز لەواکرێ ئەگەر بێتاقەت بوو یاخود لە مشکلێکا بوو گوێ لە پارچێک میوزیک بگرێ ئارامە بیتەوە کتێبێکی وا لەم کاتیا زۆر زۆر گرنگ نەبوو خۆی بەڕاستی وای زووتر بمان کردا من دەمێکە حازرە کتێبەکە بەڵام دووسێ مشکلی زۆر سیرم توشبوویەکێکان لەوانە لە کاتی کەرنتینا کتێبەکە تەواو ببوو حازر بوو بۆ چاپ ئەم زۆرفەی هاوبەسرا لە دوایەوە بردم بۆ چاپخانە کوالێتی بڵین سیفکردنەکەم هەڵا بوو لەو کاتا کۆمپیوتەرەکەشم فۆرمات کرد بوو ئەو فایلم بە باشی نەقڵ نەکرد بۆی دیسانەوە دوو جار لەسەرێک ئیندیزاینم کرد کە زۆر ئەتوان بڵم زۆر ئیسعاجە ئیندیزاینەکە چکە بەڕاستی ئەمە ئیشی من نیە ئەوە بەڵامی تر خۆ دەزانی بە ناچاری تۆ هەموو شتەکان کۆکەیتەوە کەمترین کولفە لە ڕووی ئیسرافەوە هەبێ بڵێ تاقێکی زیاتر سەرفەکەی بۆ یەکێ لە سەبەکانەوە بەژنا بەڕاستی ئەوە پێش ئەوەی ئەم زۆرفە دروست بێ بڵاو بێتەوە و زۆر دەمێک کتێبەکە ئامادەی چاپە لەش ساخ بێ و ئێستا شەر کاتەکەی گونجاوە بێگومانمەوە کاکتوانە پێم وا بێت دیزایانی کتێبەکە چاپی کتێبەکە ڕێکۆردی سیدیەکە هەمووی لە ئەستۆی خۆت بوو بۆ ئەمانەت هەمووی کردە سەر ئەستۆی خۆت یعنی لەسەر شانی خۆت ئەمان کرد خۆتان نزان زۆرفی کوردستان هەر باش نییە دوو جۆرێک لە بەس لە کوردستانە مەسلەی سپۆنسەری بۆ شێوەیە خۆی بەڕاستی ئەبێ جاریوان نووسەر و موزیسیان و هونەرمەند حکومت بەخێوەکەن نەک حکومت ئێمە بەخێوەکە
بەڵام حکومەتی شێوەیە کە بە پلانی استراتیژی هەبێ و شێوازی مارکێتین و جۆرێک لە سیستەمی ئیداری هەبێ کە بتوانێت نووسەر خۆشیێنی بکە. بۆیە ناکرێ هەموو کاتێ من پشت بە لایەنێکی سپۆنسەرەکە سپۆنسەرێکە بێ من ئێستا خۆم پەیمانگاکەم سپۆنسەرە خۆم سپۆنسەری خۆمم بۆ پرۆسەکە بۆی تۆزێک ئۆری اعتیمادکەینە سەر خۆمان بزانێ ئایا توانامان هەیە پرۆژەکانی خۆمان بیژێنین ئەگەر بۆ ئەسەسەیەک داوایکە بۆ چاپەکانی تر حەسکال لۆگۆیەکی لێبا بڕێک پارەیە وەکو سپۆنسەر وەکو تیڤی و ڕاگەیاندنێکە لە کوردستانە هەن هەمویان بەو شێوەیە شەکەن نووسەر و موزیسیان و ئەوانش ئەگە سپۆنسەرێکی لەو شێوەیان هەبێ زۆر باش بەڵام زروفەکە وا بوو ئەگەر چاوەڕێم کردا کتێبەکە زۆر تاخیرکە بۆ چاپەکان ترەگەر بۆ نمونم و ئەسەسێک حەسکا سپۆنسەر بێ بۆی هەم مارکێتینی شتەکانی خۆی کە ئاساییە بۆ وەکێ لەگەڵتەوە خەستگرەوە کاکتوانە جیاوازی ئەم کتێبە لەگەڵ چوار کتێبەکەی دیکە تا چێوەکو باسمان کە چوار کتێبی کەت هەیە جیاوازەکەی ئەوەیە پێم وا بێت ئەمە فێرکاری بە پراکتیکی دەست پێکاو دوای بە ئەمەلی ئەکرێت و لەگەڵ کتێبەکانی تراکە باسمان کرد چوار کتێبەت هەیە ئۆکسترا چییە چەمکی ئەوانەی دی لە میوزیکی کوردیدا میوزیک و سیاست میوزیک چیە و بۆ پیانۆش بۆ هەمان کەم کتێبێ لە بەردەستمانە باسێکی ئەو جیاوازێمان بۆ کە لە بینی ئەو چوار کتێب و ئەمەدا موزیک و سیاست یەکێک بوو لە کتێبەکانی ڕابردووم ئەمە لێکۆڵینەوەیەکی زانستی اختصاصی خۆمە ئەفرۆمیوزیکۆلۆجی و توان بڵێن بەشێکی زۆری لەژێر سەرپەرشتی مامۆستا ئازیزم دکتۆر مەهرۆ زاگرۆس لە کاتی فێرخوا بڵین کە خوێنکارم لە زانکۆ لە قۆناغی سێم دەستم پێ کرد لە قۆناغی چوار تەواو بوو ساڵی دوای وشکارم تیا کرد ئەنجا چاپکرا بەڵام بۆ قۆناغی سێوەکو بەشێک لە پێویستی خوێندن بڵێن ئەو کتێبم پێشکەشی دەرسی ئەفرۆمیوزیکۆلۆجی کرد وەکو ئەزمموی دوایی پەرم پیا و کرا بە هەم توێژینەوەیەک و هەم کتێبێکیش لە ناو بازارەکەەوە خەڵکێک فیدباکێکی زۆر باشیە بوو کتێبەکە چکە بڕواناگەم تا ئێستا کتێبی لەو جۆرە لەسەر موزیک و سیاست لە کوردستانە نووسرابێ و تەرانە توان بڵم ئەتوانم یەک ڕوونکردنەوەی بچوو بزانم لەسەر و کتێبی میوزیک و سیاست چۆن میوزیک و سیاستە تێکەڵ کردوە خۆچی ئێمە بۆرمون لە وڵاتێکین هەمیشە کێشمی سیاسیمان هەیە کێشەی ناسیۆنالیستیمان هەیە بەردەوام لە قەیرانی سیاسیین لە ڕابردووە لەگەڵ حکوومەتی عێراقی و گەلی کورد بە شێوەی گشتی لە نێو تورک و فارس و عەرەبا بەردەوام لە تەنگەژەی سیاسی ئایا موزیک چه ڕۆڵێکی هەبوو بۆ جۆشدانی ئەو شۆڕشانی کە لە ڕابردووە هەبووە ئایا موزیک توانێتی کارکتەرێکی بەهێز بۆی بتوانێت بیرێکی ناسیۆنالیستی هەستێکی نەتەوای لە ناو تاکی کووردا دروستکە ئێمە گەر سەیریکە هەتا ئەم قۆناغش کە ڕۆژانە لە قوتابخانەکانە بەشێک لە پەروەردەی ئێمە ئەوەیە کە سرودێکی نیشتیمانیمان پێڵێ ئەمان بەسێتەوە بە نیشتیمانەکەمانەوە ئایا ئەمانە کاریگەری هەبوو لە سەرکردە سیاسەکانی کورد کە بتوان موزیک بکەن بە بەشێک لە پرۆسەی شۆڕشەکان ئێمە شۆڕشی نوێمان کردبوو بە نمونەی توێژینەوەکەمان کە بڵێن سەربەیەکەتی نیشتمانی کوردستانە ئەو فترە زەمەنی کە لە سەردەمی شاخە بۆ نمونە ئەو سەرکردە سیاسیانێ بڵێن خوا لە خۆشبووان مامجلان و شوا مستەفا ئەمانە چ ڕۆڵێکان هەبوو لە دروستکردنی ئەم معریفە هونەریە بۆی بتوان بیکەن بە بەشێک لە پرۆسی سیاسی خۆیان و بتوان خەڵک ڕاکێشن و ئەم هەستە نەتەوایەتی دروستکەن کە خەڵک بچێت بۆ شاخ بۆلایەن هەر لە ناو شاخرا تیپێکەیە بە ناوی تیپی شەید کارزان چکە نمونی توێژینەوەکەم تیپی شەید کارزان و ئەم تیپە چ ڕۆڵێکی هەبوو موزیکەکانی چ ڕۆڵێکی هەبوو لە جۆژانی پێشمەرگەکان کە خۆیان بکەن بە قوربانی لە پێناوی نیشتیمانە و ئەشبینی و مۆسقاکانی ئێستاش لە کاتی ڕاپەڕینەکان مۆسقان جۆمان لێ کە کۆمەڵێک موزیسیانی ئازیزن حەزەکەم ناویان بن زۆر یارمەتی دەرم بوون لەو کتێبە کاگاراس لەگەڵ مامۆستا دلێر و کاکشوان کابان و هەموو ئەندامانی کە لە ناو تیپەکە بوون زانیاری ڕێزسڵام هەیە بۆیان منیش کە هاوکارم بوون لەو توێژینەوە بەشێکی بیدایەتی کتێبەکە هەر ئەو تیپە نییە هاتووم لە ناو هەموو مێژووی دنیای سیاسەتا چۆن نەتەوەکانی تر مۆسیقایان بەکارێناوە ئێمەش چۆن بەکارمەنە بەراوردکاریەکە و تێگەیشتنێکە لە چەمکی سیاست و مۆسیقا و چۆن هاوتەری بن و هاو ئاڕاستە ئەڕۆن لەو کاتانی کە سیاست پێویستێتی لەو کاتی کە سیاست پێویستی بە مۆسیقا نامێنە مۆسیقاچێتەوە بۆ ناو هۆڵەکانی خۆی و سیاسەتیش ئەچێتەوە بۆ بەڕێوەبردننی زۆر باشە لەبەرەوەی کەیتر هێواش بەرەو کۆتایی ڕۆین پێم خۆشە باسێکی پەیمانگاکەت کەین بە ناوی میوزیک دلتایە ئەمە بزانم لە ئێستادا فێرخوازان لە نێو پەیمانگاکانە هەن و لەگەڵ ئەوەیە پەیمانگاکەتە ئەگەر هەیە بە چی شێوازێک بە پێڕێنمایەکانە وەرگرتنی فێرکاری یاخود چی بەداخەوە ئەمە پەیمانگاکەمان سەر بە بڵین وەزارەتی پەروەردەیە لە ژێر ڕێکاری و یاسای بڵین وەزارەتی پەروەردەین هەموو پەیمانگاکانی کوردستان بۆ مای 3 مانگ
ئەمە کەرنتینەوەی داخرابووین ینی هەموو شوێنەکان کراوە تا نزیکی هەفتەیەکە بڕیارێکی تایبەت بەس بۆ شاری سلێمانی دەکراوە بە ئومێدین لە هەفتی داهاتوو دەستکەینەوە بە چالاکەکان ئێستا دەستمان پێ نەگوڵ بەڵام بۆ خۆ گونجاندن لەگەڵ ئەم زروفە بڕێگای ئۆنلاین ژمارێکی زۆر فێرخوازمان هەبوو ئێمە گواستمانەوەکو هەموو شوێنەکانی تر لە ڕێگای ئۆنلاینەوە زۆرێک لە فێرخوازی تازەمان هەبوو و ئەتوانم بڵێم بە سیستەمێکی تازە تقریبا من ئەتوانم بڵێم نزیکی 56 ساعتێ وانم وەرگت بەس چۆن کامێرەکان دابنین چۆن دەرز بڵینەوە وەچێ بەکاربێنین بەڕاستی ئەزمونێکی خۆش بوو ینی زۆر جارە هەنێ تەنگەژە هەیە ماتوانین سوودی لێ وەرگین ئەمە ئەزمونێک بوو و ژمارێکی زۆر فێرخوازم هەبوو لەگەڵ توانیت ئەم ئەزمونە بە باشترین شێواز بۆ لە بەرژەوەندی فێرخوازەکانەوە بەکاربێنین بەدڵنیایی هەستم ناکرد ئەم هەستمە کرد دایم لەگەڵ فێرخوازەکانمە ئەنوو لە پەیمانگاکە چۆنە ئەموو ئێستا تەنها دیوارێکی ئەلکترۆنی لە بینمانە بەس تەکنۆلۆژیایەکی باریک تەنگ لە بینمانەژنە هەمان شتە بەس بۆن کە کەمانچەکەی بەدەستەوەیە لەوانەیە لە پەیمانگاکە کەمانچەکە بیگرم بەدەستەوە بەڵام لێ داوام لێکرد ئەوەی خۆم پیشانمە لاسایم بکاتەوە بەسەگە لێ لەوانێت تۆزێک تەچێک هەبێ بگرترین ئەژنا وەکو شتەکانی تر زۆر ئاسان خۆشش بوو هەر بەردەوامیشە لەبەر هێشتا کۆڕۆنا هەل لە ناوە لەوانەیە لە زستانە بە ئومێدم وانە بێ خراپتر بێ بۆیە بێ ئەم لەگەڵ مەزمونانە شاخۆمان ڕێبن و زۆر خوێنکاریشەیە بە تایبەتی لە شەوانە بۆ یەکرێ ئیشەکە بە ڕۆژ زۆر خوێنکارمەیە لە شەوانە حەزەکەن کەواتە و فێرخوازانی کە نایەنە پەیمانگاکە ئەتوانن سوود لە سیستەمی ئۆنلاینەکەمان زۆر باشە زۆر سپاس بۆ کاکتوانە هەمە میوزیسیان سپاس بۆ ئامادەبوونت هیوای سەرکەوتنی زیاتر بۆ خوازین هیواخوازین بەردەوام کتێبی نوێ ببینین لە بۆرێ میوزیکە و بۆی کە خزمەتێکی گەورەیەک و بەڕێزت باسێکی یەکەم کەسی کە کتێبێکی وازێناوە هیواخوازین کە تاواکەرەکەی هەبێت و بەردەوامیش بێت دووبارە سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆم دەرفەتەوە خۆشحاڵ نەگەڵ زۆر سپاس ئێمە خۆشحاڵتر بووین و سپاس بۆ سپۆنسەری جلبەرگەکانیشم کا پۆشاکی ڕوبیا لە گەڕێکی ئاشتی سەر و مەکتەبی گەشە جلبەرگی زۆر تایبەت و خانمانیان هەیە ئەتوانن ئێوەش سەردانیان بکەن و سپاس بۆی کە هەتاکو ئێساش بینەرمان بوون هەتاکوی ئارەیەکی دیکەی پرۆگرامی ئەمڕۆ دەبینەوە میوانی ماڵەکانتان هەر لەش ساغ بن.